هەشتی مارس ڕۆژی جەژنی ئاشتی و بەرخودانی ژنان لە هەشت لەسەر ناوی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان تەواوی ژنان بە تایبەتی ژنانی شۆڕژگێڕ و چالاکەوان لە کوردستان و هەموو جیهان پیرۆز دەکەین. ئاشکرایە پرسی ژن پرسێکی جیهانیە و ناتوانرێت بە وڵاتێک یان هەر هەرێمێکەوە سنووردار بکرێت. لە هەمان کاتدا کێشەیەکی مرۆڤایەتیە بە تەواوەتی کێشە و ئاڵۆزیەکان ناوەندەکەی کێشەی ژنە تەمەنێکی دوور و درێژە کۆمەڵگای مرۆڤایەتی خاوەنی کێشەیەکی بەم شێوەیە نەبووە چونکە کۆمەڵگا بوون و گشت داهێنەرەکانی مرۆڤایەتی لەسەر دەستی ژن پێش دەکەوێت و لە سایەی پێشەنگایەتی ژنتە هەموو مرۆڤایەتی بە داهێنەرەکانی مرۆڤایەتی بە ئاشتەوایی دیموکراسی و کەسایەتی ژن دەکەین. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی خواست کوردستانی ئازا لە ئیمساڵدا بە دروشمی تێکۆشانی ژن خۆبوونە بەرخودانە ئازادیە بە چالاکی جۆرا و جۆر پیرۆز دەکەین و لە هەمان کاتدا بە چالاکیەکانمان بەرەنگاری هەشتی مارس و تەواوی ڕۆژانی ساڵی دەکەینە هەموو جۆرە توندوتیژی و دەستدرێژیەکان دەبنە ڕۆژانی تێکۆشان و بەرخودانی ڕۆژی ئاشتی و جەژن و چونکە چەند تێکۆشین هێندەش ئازاد دەبین. شرمەی چا تانی چار ئاوێ چار